بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان، بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم. خۆشحاڵم لە بەرنامەیەشتر لە بەرنامەکانی ستۆدیۆی 104 بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. هەڵمەتی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەردوو بازنەی هەولێر و دهۆک بەردەوامی هەیە. دەمانەوێت لەم بەرنامەیەدا ئەم بابەتە و هەروەها هەندێک بابەتی دیکەی تایبەت بە هەڵمەتی هەڵبژاردن و بەرنامەی کاری کۆمەڵی ئیسلامی و دیاریکردنی کاندیدەکان لەسەر چه ئاستێکدا بووە تاوتوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز عەبدولستار مەجید، ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و سەرپەرشتیاری هەڵمەتی هەڵبژاردنەکانی هەردوو بازنەی هەولێر و دهۆکی کۆمەڵی ئیسلامی. زۆر بەخێر بێ مامۆستا. بەڵێ، دەمەوێت لەوە دەست پێ بکەم، بێگومان بەڕێستان وەکو بەرپرسیارەتی ڕاستە و خۆی هەڵمەتی هەڵبژاردنەکانی کۆمەڵ لە هەردوو پارێزگای هەولێر و دهۆک ئێوە گەیشتون بەکوێ و هەڵمەتەکەتان چۆن بەردەوامە و چۆن ئەوەی ماوەی ڕابردوو هەڵدەسەنجێنن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەمنیش سەلام و ڕێز و دنیایەک بەڕاستی مەحەبەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەک و خوای گەورە داواکارم کە خوای گەورە تەوفیقماندا، یارمەتیماندا بۆ هەر کارێک، بۆ هەر کردەوەیەک، بۆ هەر هەڵوێستێک کە خوا بۆ خۆی پێی خۆشە و لەسەر ڕێو شوێنی پێغەمبەری پێشەوایە سەڵاو و لەسەر بێت. سبار بە بانگەشی هەڵبژاردنی بەلای ئێمەوە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە چووە و بە پێی ئەو ڕێنمایی و تعلیماتانی کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەوە دەرچووە و ئێمە سەبار بە ئێمە تا ئێستا ئێمە هیچ خروقاتێک و پێشێرکارێکمان نەبووە لە تعلیمات و ڕێنماییەک کە دانراوە بۆ بانگەشەی هەڵبژاردن لیست و قەوارەکان. لە بەرامبەردا ئێمە پێشێرکاری بەرامبەر بە لیستی ئێمە کراوە. باشە، ئەو بەشەی کە تایبەتە بەوەی کە ئێوە بە پێی ڕێنماییەکانی کۆمیسیۆن هەڵمەتەکەتان دەست پێ کردووە بەردەوامن، دەلالەت لە چی دەدا بۆ حیزبێک کە بەم شێوازە و بەپێی پرەنسیپەکان هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە دەبا؟ خۆی ئەوە لە چیوە سەرچاوە دەگرێ؟ ئێمە پێمان وایە کە کۆمەڵی ئیسلامی بەرنامەیەکی هێناوەتە پێش و داوا لە خەڵک دەکات کە بەژیری بکات بۆ خزمەتی خەڵک. یەکێک لە پرەنسیپەکانی خزمەتی خەڵک ئەوەیە ئەمن نەبمە مایەی ئەوەی کە بە هیچ شێوەیەک بۆ بانگەشەکردن کە خەڵک دەنگم پێ بدا خەڵک ئازار بدەم. بۆ نمونە ئێمە پێمان وایە هەر کاتێک هاتی تابلۆکانی هاتوچۆ بە بانگەشەی هەڵبژاردن جیران، ئێمە دەزانین ئەمە هاوڵاتی زەری لێ دەکات. ئێمە هەر کاتێک هاتین بەڕاستی ڕێڕەوێک کە هاوڵاتی پێدا دەڕاتە من، ئێمە گرتمان دەزانی ئەمە ڕێگرتنە لە هاوڵاتی کە بەڕێی ئاسایی خۆی دابڕوە. لە کاتێکدا کە ئیسلام وای فێکردوین، پێغەمبەری پێشەوا وای فێکردوین سەڵاو و سەلام لەسەر بێ، کە یەکێک لە کارەکانی ئیماندار کە دیارە گرنگ و هەرە گەورەی هەیە کە لە لا ئیلاهە ئیلەڵڵا دەست پێ دەکات، دەفەرمێ حەتا چی ئیماتەة الئەذى عن الطریق، لادانی ئازار لەسەر ڕێی خەڵک. چجا ئەمە بمە هۆی کە ئازار بۆ خەڵک پەیداکەم، زیان بە خەڵک بگێنم، کێشە بۆ خەڵک دروست بێ، خەڵک بێزار بێ، خەڵک نیگەران بێ. ئێمە سەرەتا ئەلێرە کە دەستمان پێ کرد، ئەگەر تەماشای ڤیدیۆکان بکەنەوە یەکەم ڕۆژ بکەم کاکە ئێمە بڕوامان بەوەی هەیە زۆر بە ئارامی و زۆر بە هێمنی بانگەشەی هەڵبژاردنی خۆمان دەست پێ بکەین تا کۆتایی، و ئێمە ڕێگە نادەین، ئیجازە نییە بۆ هیچ کەسێکی ئێمە بۆ دەنگ کۆکردنەوە ئازاری خەڵک بدا، خەڵک بێزار بکە. وار کاتێک گەیشتە ئەوەی بەڕاستی کە خەڵک بێزار بێ، خەڵک نیگەران بێ، نەکرد بێ ئاسان بێ خەڵک دڵخۆش بێ، یعنی ئەم کارێک بکەن کە خەڵک دڵخۆش بێ، خەڵک پشتگیر بێ، خەڵک هاوکار بێ. ئەگەر هاتەوەی کە بەڕاستی خەڵک بێزار بوو، نیگەران بوو، ئەم پێما دەبێت لێوە ڕاوەسین ئەو زۆرە بانگەشەی دروست نییە. مەبەستم ینی هاوڵاتی بە شێوەیەکی گشتی خەڵکێک کە چای پێت هەڵنایە، خەڵکێک کە خۆشی لە تو نایە، ینی پێی ناخۆش بە هەر پێی ناخۆش بانگەشە دەکەی. یعنی جگە لەو ڕێگایان و ڕێکارانی کە کۆمیسیۆن دایناوە، ئێوەش ئێمە ڕێکاری خۆتان نەخێر بە ئەندامانی خۆتان. بۆ نمونە ئێستا ئەمن ئەو خوشکبرانی ئێرە ئاگادارن لە چەند ڕێگەوە، لە چەند ئۆرگانەوە داوام لێکراوە کە کەرنەڤاڵی سیارە ڕێکخن. کوتمە کۆمیسیۆن قەدەغەی کردووە و بەڕاستی خۆشم قەناعەتم پێ نییە. دەبێتە مایەوەی کە فەوزایەک لە زادە دروست بێ، هەڵایەک دروست بێ،
مثلا بوون من ئێمە ناساری لەسەر خۆبڕی زادەی زادەی ینی ڕێی گشتی بێ چ ناوشار بێ کە هەر باش نییە لەوانەیە کەسێک نەخۆشیش بێ بێمە مەسەڵەن محەممەد بۆ من لە ڕێ لێبرم کاکە لەوانەیە کەسێک ئیشێکی بە پەلەی هەبێ بۆ بم بەعسیەوەی کە ئەو ئیشەکەی پەچی بکەوێ یان بکەوێ ئێمە لەو کاتانەدا هەر کاتێک کەشتێکی ئاو هاتە پێشێککە پەیوەنی بە خەڵکەوە بوو خۆت ببەجێ ئەو خەڵکە ئەو کاتێ زۆر چاک بۆ ڕوون دەبێتەوە داخۆ کارێکە دەکەیت دروستە یان نا باش ئەو لایەنەی کە تایبەتە بۆی کە کۆمەڵ ئیسلامی ویست باس بکەی کە پێشێلکاریشی بەرامبەر کراوە بێگومان ئێمە پێشێلکاریمە بەرامبەر کراوە ینی وەکو باسم کرد بازم پێشتر بوو فلێکسمان دڕێنراوە پۆستەرکاتمان لێ کراوەتەوە ناشرین کراوە ینی لە هەندێک شوێن بەڕاستی ڕێ بە کاندیدانمان یا ڕێ بە تیمەکانی هەڵواستنی پۆستەر و ئەوانە گیراوە و هەندێک جار ئەزلیش دراون لە کاتێککە ئەو شە بەڵام ئێمە هەر لە هەردوو حاڵەتیدا بەڕاستی ئێمە هەر بە دروستی نازانین کە ئێمە ئەم بەهردووخە ئاڕۆزکەین و پێمانوێن لە قازان جیز لایەک بێ و ئێمە ئەوە مەبدەمانە و ئەوە ڕێبازمانە کە ئێمە لەگەڵ ئەوە نین کە هاوڵاتی ئازار بدرێ و بێزار بکرێ و هیچ لایەک بەڕاستی بارودۆخی ئاسایش و ئەمنەکەی لێ تێک بدرێ بەهۆی بانگەشی هەڵبژاردنەوە باشە لەم ماوەی هەڵمەتی هەڵبژاردن بێگومان دەبینین کۆمەڵێک پێشێلکاری هەم وەکو حیزب و هەم وەکو کاندیدەکان بەرامبەر کۆمەڵ ئیسلامی بەگشتی لە کەسی یەکەمەوە هەتا وەکو ئەندامێکی دەکرێ و هەروەک خۆت وتت ینی کاندیدەکانی زۆر زار فلێکس و ڕێگە نادەن کە هەڵمەتێکی بانگەشەی ئاشکرا بکەن بەو پێی کە خۆیان دایانەوێت پرسیار دێردا ئەوەیە بۆچی بەرامبەر کۆمەڵ ئیسلامی ئەمە دەکرێت لە کاتێکدا ینی ڕێگای هەڵمەتی هەڵبژاردنی ئێوە ڕوونا کە ئێوە هیچ کاتێک خڕوقات ناکەن جارێ بۆچی ئەمە دەکرێت لەبەرەوەی کە ئێمە پامێکی ڕاست درستی خۆمانمان پێەیە پامێکی حەقمان پێەیە و ئامادەیمان هەیە هەمووشە گوتومانە فەرمون بە بەڵگا و بە گفتوگۆ بە مناقەشە ئێمە داخۆدەی سلمێنیاندا کە ئەو پەیامە ئێمە ڕاستە ئەو بەرنامە ئێمە کە پێمانە حەقە و ئەو هەڵوێست و بڕیار و خزمەت و کارانێکی ئێمە کردومانە ئێمە دەیخین ڕکوزانی داخۆ ئێمە ینی ئەمانە دروستن و شتی ئیجابی چاکنیاننا خەڵچێک ینی کاتێک کە لە بەرامبەردا پەیامی پێ نییە کاتێک کە هەڵوێستی دروستی نییە کاتێک کە بەڕێژی خواردا ڕۆیوە کاتێک کە ستەمی کردووە کاتێک کە گەندەڵی کردووە ناسارە دێ بەگژ مندا دێ بۆ ئەوەی کە ناحەقی خۆی ستەمەکەی خۆی لەوەدا بزرکە و وەزاکەوا بشێوێنێ ئالۆزکە کە بڵێن کاکە وەڵا ئەحمەد و مەحموود شەڕیانە مشکلیان دێ ئەوە لە ناو خەڵک پەیدا بێت کە لەکات دەکە ئێمە شەڕمان نییە ئێمە سەرەتاوە دەستمان پێکردو ئەومان گوتمانە کاکە ئەم بارودۆخە بەڕاستی فەرمون چێ هەر کەس بیزاعی خۆی با بخاتە ڕوو چێ کەلوپەلی باشتری پێ چێ بەرنامەی چاکتری پێ چێ هەڵوێستی زۆر مەردانە بووە چێ خزمەتی زۆر گەورەی بە خەڵک کردووە فەرمون بابی خاتە ڕوو خۆی ئەسڵان لە سیستەمی هەموو دنیادا بانگەشی هەڵبژاردن لە وڵاتان کە ئەم سیستەمە بەشێکی زۆر لێ دەرەوە هاتووە ینی مەبەستم میکانیزم و ئەوەی دەنا ئەسڵەکەی لای خۆشمان هەر هەیە لە ئیسلامدا ئەسڵی کاربەڕێوەبردنی خەڵکە کە خەڵک بە ڕاوێژ و بە هەڵبژاردن بەرپرسان و نوێنەرانی خۆیان دیاری بکەن باش بەشێکی زۆری کە لە دەرەوە بۆمە هاتووە چۆن ئەم قەزە لە دەرەوە ئەوەی هەر کەس بابەتی خۆی و بەرنامەی خۆی پرۆژەی خۆی دەخاتە ڕوو خەڵکی تەماشا دەکە بزانین داخۆ بەرنامە پرۆژەی چێ باشترە و ئەوەی کە پێشتر هەبووە دەرەکاکە ئەوە خزمەتەکانی منە ئەوە هەڵوێستەکانی منە ئەوە بەرنامەکەی من بۆ کاتی خۆی کە من ئەم وڵاتم پێ ئەبەو شوی بەڕێوە بردووە دەی خاتە ڕوو ئەوەی کە معارض بە ئۆپۆزیسیۆن بۆ دەرەکاکە من ئەم ڕخنانم لێی هەیە ئەمە دەمێ بەڕاستی ئەمانە چاک ئەمانە هاڵەن بەڕاستی و ئەوە بەرنامە پرۆژە منە بۆ چاکردنی ئەم بارودۆخەی کە ئەو خواری کردووە حەقی منە ئێستا من وا بڵێم حقنێ و بێ گلی و ڕخنە بخاتە ڕوو مەبەستم ئەوەیە ئەو لە زیاتی ئەوەی کە ئێستا بێ با خزمەتەکانی بخاتە ڕوو ئێستا باش ئەوەی کە
نونەرایەتی کوردی کرد و تاسی لە بەغدا کە باسەکە باسی بەغدایە بەڵێ پێنی بێرە شەوە یەکە دوای دەرفەت بێ دەیخەمەت تۆزێک ڕوون دەکەمەوە مەسەلەن لە بەغدا چی کردووە چەند مافە دەستوریەکانی کوردی بەدی هێناوە چەند داکۆچی لە مافە ڕەواکانی ئەم میلەتە کردووە تەبان چەند دەستکەوتی بۆ کورد تۆمار کردووە لە چەند مەقتەعدا لە چەند مەحفەلدا سەری کوردی بەرز کردوێتەوە ئێبابی خاتە ڕوو کاکە پێویست ناکە ئێستا ئەو بێڕخنە لە من بگرێ خۆ من ئەمن سەڵاتدار نەبووم نوێنەرم هەبوو لێوێندەر فەرموو نوێنەرەکەی ئێمە کاکە بابی هێنم زانین داخۆ ئەگەر بەپێی ئەوەی کە ئەرچیانە لە پەرلەمانی عێراق بەپێی ئەو ئەرکانەش کە زیادە دەکەوێتە سەری بەرامبەر بە میلەت و کیان و قەوارەکەی خۆی ئەگەر بە زیاد و ئەنجامیدا بێ کاکێ من ڕاستیم باخردن بەوام دەنەوە کە نوێنەرایەتیان کردووە باش یعنی بۆ بەمەسمەوەی بەڕاستی ئەم بانگەش بەشێکی زۆری ئەم بانگەشێکە لەم هەرێمە کوردستانە بەڕێوە دەچێت پێچەوان هەم پرەنسیبەکانی بانگەشەر بژاردننی ئازاد و دیموکراسی کە لە دنیادا خەڵک ئەنجامی دەدا دواتر دێمە سەر بەرنامەکانی بۆ لەسەر شکاندنی خەڵک ینی بینای خۆت بکەی بۆ هەنی یعنی ئێمە ئێستا بەخۆمە کۆمەڵیسیان بە دروستی نازانێت و خۆتان دەزانن زۆر جاریش لە زۆر توانج و پلاری ڕەنگە هێندێک لە براکانی خۆمان پاراستووە بۆی کەندڕن کاکە ئەوانە بینای خۆیان لەسەر شەڕ بە خەڵک فرۆشتن دروست دەکەن گەورە دەکەن کاکەکەشی بکاکەم پەرداخە مامەسە محەممەدە پەرداخە من دەڵم کاچ من پەرداخە من باشە توش کاکە پەرداخی لە پێش خۆت نییە بە مەتحی پەرداخی خۆت کە کاچی خۆم بۆ دی پەرداخی من دەشکێنی یعنی ئێستاوەی کە دەبینری ئەوە ینی هەوڵ دەدام ینی شەڕێک و زەدەرێکی عەقیم بێمانە دەکەین نزار دەبینیم لە کەناڵەکان کاکەشتی باشی خۆت بخەڕ و ئینجار ڕەخنەی واقعیش و ڕەخنەی درستیش لە مقابل بگرە کە باش کارەکەی نەکردووە لەسەر ئەم واقعیە ئێستا لیستەکان بەرنامەی خۆیان هەیە بەڵام دەبینین بەرنامەی هەندێک لیست بە شێوازێک داڕژدراوە کە ممچینی جێبەجێکردن نییە جا من باز لەوە ناکەم کە ئەو بەرنامەی خۆی چۆن پێشکەش دەکات ئەو بەرنامەی کە ئێستا کۆمەڵی ئیسلامی دایناوە بۆ 4 ساڵی داهات و بۆ نوێنەرەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەندە قابلی جێبەجێکردن توانای جێبەجێکردنیان هەیە بەڵێ خۆی مەستە محەممەد ئێمە نوێنەرەکان زارە بابزانین چەند ئەرچیان لەوێ هەیە هەر پەرلەمانتارێک ینی پەرلەمان بە شێوەیەکی گشتی ئەمە ئەرکەکانیتی ئەرکە سەرچیەکانی هەڵبەت بریتێ لە یاسادانان نوێنەرەکانی مەبەشدار بن لە یاسایە کە خزمەت بە خەڵک دەکات و دژ بە هەر یاسایەکیش بن کە پێچەوانەی شەریعەتە بنەمانە گۆڕەکانی شەریعەت بە تایبەتی دوو پەسەندکردنی بودجەیە ئێمە هەمیشە بەشداریان کردووە و دەوری کاریان هەبووە هەم لە یاسادانان لە لیژنەی یاسایی هەمان بووە هەم لە لیژنەی دارایی برادری نژی دارایی هی کۆمەڵی ئیسلامی بووە و هەم لە ڕووی چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن و بۆ بابەتی شەرعیش کە ئێمە نوێنەری ئێمە لە لیژنەی ئەوقافە بووە بە تایبەتی بۆ کاروباری ئاینی ئەوانە ئەمە ئەرکەکانی تەبان ئەمە ئەرچی وێندەر یعنی مەبەستم یعنی ئێمە ئەوانەی ئێمە فعلەن واقعیانە کاریان کردووە ئێمە کە دێڵن ئەوەی کە ئێمە دەرن واقعیە جێبەجێ دەبێت یا مەسەن هەر قسەی زرق و برقە و سەنجاکێشان و یاخواانە خواستە هەڵخەڵەتانی خەڵک و چاواشەکردنی خەڵکە ئێمە دەن کاکەمە ئەرکانێتی فەرموو ئێمە سوێن نەرمان لێوەندەر بوو ئەگەر دوو بەرابەر سێ بەرابەر ئەوەی کە خۆیان لێوەندەر کە سێ کەس بوونە زیاتر کاریان نەکرد بێ و داکۆچیان نەکرد بێ ئێمە بەرپرسیاری خەڵک بە لێپرسینەوەمان لەگەڵ کە کاکە بادەنگمان پێ نەدا ئەرکێکی کە هەیە بەڕاستی هەندە ئەرچکە هەیە مە با تێکەڵیکەن لەگەڵ هەرێمی کوردستان ئەویش ئەوەیە ئێمە هەندێک مافی دەستوریمان هەیە لە عێراق ئەوانەی کە دەبن نوێنەری ئێمە بە گشتی وەکو کیان و قوارە کوردیەکان دەبێت بە دوای ئەم مافانە بکەون پاشان هەندێک مافی گشتیمان هەیە ئێمە کە زۆر زار باس کرا مەسەڵەن بۆ نمونە هەر نمونەکی سادەدان مەسەڵەنێک ئەوە پێویستی بە وەزارەتێکی ئێمە هەبوو بە کاتی خۆی پارێگەن زووتیارە ڕاستە ینی پەیوەندی بە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە بەڵام ئێمە وەکو لایەنێکی ئەخلاقی و ینی وەکو لە ڕووی ئەخلاقیەوە و لە ڕووی واقعیش و بەڕاستی پەیوەندیان بە ئێمەوە هەبووە و داوایان لە ئێمە کردووە وەک دڵسۆزیێک هەمیشە بە دوواداچوونمان بۆ کردووە و مەستر ئەحمەدی حاجی ڕەشید کە لەوێن دەربوو ئەویش هەمیشە بە دوواداچوونی کردووە
هەواڵەکانیش ناوەنا بە زووتیانە ڕەوان کردووە. بەڵێ من بەس ئەو حاڵەتە گەشتیان مەسەن پارەی دا و دەرمانی هەرێمی کوردستان کە عراق بڕە پارەی دیاری کردبوو کاتی خۆی کە بدرێ بە هەرێمی کوردستان چێ داکۆچی بکەم پارە ڕۆژ بە ڕۆژێ کەم کرایەوە ینی وەختێکی هەڕایان کرد چێ خەم لەم فەقیر و هەژاری بخوا کە لێرە پارەی دەرمانی نییە بیکرێ بۆ نەخۆشەکەی چێ خەمی لێ بخوا ئەمانە هەنی هەندی ئەرکی گەشتین تەبان دواتر مەسەن چێ ینی هەوڵدا ئەم کیان و قوارێکی ئێمە هەیە کە بەڕاستی پەیوەندیەکانمان بە ئاخارێکی زۆر خراپدا ڕۆژ لەگەڵ عراق پەیوەندی سیاسیەکانمان ئێمە لە ئاسێکی زۆر خراپدا لەگەڵ عراق دەبێت بەڕاستی کەسانێک بن کە ئەم پەیوەندیانە دروستکەن و لەگەڵ عراق ئێمە ناڵێم عراق بە پەفری بێ پەڵەیە عراقیش 101 هەڵە و غەڵەتی هەیە لەوێ بۆ خۆی ینی گەندەڵی زۆرە ستەم زۆرە و لە هەمان کاتدا بەرامبەر بە ئێمەش ستەمی کردووە غەدری کردووە بەڵام دەبێت ئەو بگوترێت کە بەڕاستی پەیوەندی ناتەندروستی ئێمە مامەڵەی حزبی و شخصی ئێمە لەگەڵ عراق وای کردووە کە عراقیش هێندە هەڵە بەرامبەر بە ئێمە بکاتەوە بەواتای دیارە ئێوە چێ هەڵدەبژێرن بۆ کاندید بوون و دەزانن چێ پێویستە لە مشتێ واقعەکان ئەمە قەت نەماگوتیە فەرمی بەرنامەی بتەماشاکە نەماگوتی کاکە ئەگەر خەڵک دەنگ بێ ئێمەدا ئەمە ژیانی ئاوارە دەکەین ئێوە هەیە دەڵێ ئەمن ئەگەر مەسەرەن ئەمە خەڵک دەنگمە پێ بدە بابە دەنیش پێ بدەین ئێمە زانین چەند دەنگ دێنین 12 پەرلەمانتاری دۆکمان هەیە 16 ئێرەمان هەیە 18 سلێمانیمان هەیە ئەوی تریش هەندێک لە مووسڵ دەنگە هێندە دەنگ بینە کورد و لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی کەش باشە ینی بەمە دەتوانێت حکومەتی عراقی تشکیلکی کاکە ئەسڵەن حکومەتی عراقی ئەسڵەن پۆستە سیادەکانی حکومەتی عراقی مؤسساتە گەورەکانیان تەبەن هەمووی بە تەوافق کراوە تا ئێستا سەرۆک کەمار بۆ کورد بووە ڕێز وزرا بۆ شیعە بووە سەرۆک پەرلەمان بۆ سوننە بووە ئەوی کەش وردە دابەش کراوە ینی دەڵێ کاکە من سارێ بنزین و گاز نەهێڵم هەمووی دەکەم بە کارەبا دەکەم بە تاقی شەمسی بەوە بریتانیا دەڵێم ساڵی 35 ڕەنگە پێم بکرێ ئەڵمانیا تا ئێستا قسەی وای نەکردووە 90 میلیۆن کەسی بەڕێوە دەبا بەبێ کەنوتە غازشی هەبێ بە چاکترین شێوە بەڕێوان دەبا بەس من کاکە زای چونە ئەوە جارێ خۆی خەڵک بە فەقیر حاڵ دانانە خەڵک بەبێ مستەوە تەماشاکردنە بەداخەوە خەڵک نابێ ئەمە قبوڵکەن بڕوا بکە یعنی خەڵک پێویستە هەڵویستان هەبێ چونکە تو کاکە کاتێک دی شتێک دەڵێ کە مەسەلەن نەواقعی نەبۆش ناکرێتە بەند کاکە یعنی من دەڵێم ئێستا ئەڵمانیا پێی نەکراوە بەریتانیا پێی نەکراوە ئێمە هەمووی عراقیش بدەن من پێم ناکرێت کاکە ئێستا ئەمڕۆ بۆ خەڵک ئەم شتە ناواقعیانە قبوڵ کە بۆ پێی خوا نەخواستە بۆ پێی خەڵخەڵەتێ مەبەستم ئەوەیە نەخێر ماوەس محەممەد ئێمە گوتومانە کاکە ئێمە یعنی یەکێک لە شتەکانی کە باسمان کرد ئێمە بڵێ بە واقعی ئەوەی کە واقعی ئێمە باسمان کردووە و دەڵێ کاکە ئێمە تەماشای هەڵوێستمانکەن تەماشای خزمەت و کارەکانی ئێمە بکەن و تەماشای ئەو ئەرکانەکەن کە دەکەوێتە سەر پەرلەمانتار لە عێراق کە ئێستا باسی عێراقە فەرمونون ئێمە بزانین داخۆ چیمان نەکردووە نوێنەرەکانی ئێمە بزانین داخۆ کە کوردیان چی بووە یا چ ئەرکێک کە پێویست بە ئەنجامی دەن چ وەکو ئەرکی پەرلەمانی چ بەرامبەر بە هەرێمی کوردستان بە خەڵک پێمان بڵێ ئێمە ئامادەی ئەومان هەیە کە خەڵک گلەی و ڕخنەی خۆی بکە باش پرسیارێکی زۆر گرنگ کە وەکو ڕخنەیە ڕوبەڕووی لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستانیش کرانەوە بە تایبەت ئەو لایەنێک کە کۆمەڵی ئیسلامیە دەگوترێت کە ئەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا هیچ پەیوەندێکی بە شێوازی حکومداری لە هەرێمی کوردستانەوە نییە دەی ئێستا منیش دەپرسم جەنابەت ئەوە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا چ پەیوەندی بە گوزەران و باری خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە با پەیوەندی هەیە خۆی ڕاستە ئێمە نوێنەران هەڵدەبژێن بۆ ئەنجومەن نوێنەرانی عێراق بەڵام جارێ دەبێت دەرکەوێت ئایا خەڵک هەر لەگەڵ ئەم سیاسەت و لەگەڵ ئەم جۆرە مامەڵەیە بووە هەیە کە لەگەڵ عێراق کراوە تا ئێستا ئێمە نەمازانی بەڕاستی ینی خۆم نێشێک لە بەرپرسانی حکوومەتی ئەم هەرێمە بوویمە ئێمە نەمازانی بەڕاستی لەسەر چمە چینێک ئێمە مامەڵەی عێراق دەکەین بەسە وەکو واقع دەبینێ ینی ئەساس و بنچینی حیزبایەتی بووە و هەندێک جار لەسەر ئەساسی مەسلحەتی شخصی بووە ئەمن بۆ ئەمە بەسانی کە بڵێ ڕەنگە بڵێ کاکە هەڵوێستان چی بووە لەو ئەنجومەنی وەزیرانی خۆمان بەڵێ کاتی خۆ 2014 کە باسی وەکرا کە یەکەم جار کە ئێمە لەگەڵ عێراق چۆن بین وتم وەڵاهی لەگەڵ عێراق ئێمە شەڕ بکەین بە سڵح بکەین مافەکەمان دابین بکرێت دابین نەکرێت بەڕاستی ئێمە هەستی بکری ئەوانە هەموو لەسەر ئەساسی حیزب بوو بە تا ئێستا
فەرموو کاکە با ئێمە هەیەتێک پێک بێنین لەم ئەنجومەنە وەزیرانە پێکهاتەکانی تێدا بێ لە پەرلەمان و لە هێندە کەسایەتی و شخصیەتی ئەم وڵاتە و هێندەی خەڵکی پسپۆر لەبارە جیاجیەکان بە هەیەتێکە گەورە بێ ئەو هەیەتی مەرج نییە بچین مفاوەزات بکە ئەم هەیەتە ئیداری مفاوەزات دەکات با بێمزانی دەخۆ ئەو کاتی ئەم هەیەتە بەڕاستی گەیشتە هەر قەناعەتێک گەیشتە هەر بڕیارێک ئێمە پژیری بکەین ئەو کاتی دەکات کورد ینی مامەڵەی درستی کورد لەگەڵ حکومەتی ناوەند بۆیە دەبێت ئەمە ڕاست بکرێتەوە ئەمە پەیوەندی بێرەوە هەیە ینی دیاریکردن ئەم نوێنەرانەیەکە ینی لەمەدا چێنێ نوێرایەتی کورد دەکات بۆ پەیوەندی هەماجەی عێراق چونکە پاش پەرلەمان خۆ دەزانێت حکومەت پێک دێ و پشک و بەشەکانی کە بەر کورد دەکەوێ چ بە تەوافق بێ کە من پێشم وایە دەبێت ئێمە ئاگامان لەوەش بێ ئێمە لەو لە مەبدەئی تەوافق و شەراکەت وانە کە لە عێراقین حەقەتەن نەینە خوارێ چونکە وا بێ ئێمە لەو کاتی دەبینە کەمینە یەکەم کاری ئەوەی بەڕاستی ئێمە ئەو پەیوەندیە سیاسی دیپلۆماسی کە پێویستە لەگەڵ حکومەتی ناوەند ئێمە بیبەینە سەر ئەساس و بنچینێکی دروست کە تا ئێستا حیزبی بووە شخصی بووە مەسلحەتی حیزبێک تحقیق بوو بێ حەقی نەبوو میلەت و مافە دەستوری یاساکانی ئەم هەرێمی کوردستان بەچی گەیشتووە بێگومان ئەگەر مصلحتي حزبي جازاري بوراك الشخص مصلحتي تحقيق نبي بيتبان ومزاجي تكسو بقصي شي عراق بقصي سكديش عراق طبعا هم بيون دي كان تكسو كاكسون بلاد وابرودسي شلون بيون دبلوماسي سياسي اورق عراق دادا مزري بو اما كدلي يعني تبيون دي بحرين كردستان هزو بيون بحرين كردستان وهي يعني سمنيك شي مفاوضه لك حكومتي ناوان سمنيك شخص لك حكومتي ناوان دكا راستا وانا نراتي خرد كانوا بو برلماني عراق بس بينك پشکو بەشی کەس دێ پێش لە عێراق بۆیە ینی هەرێمی کوردستان پشکو بەشی لە پۆستە سیادیەکان و لە پەرلەمانی و لە دەسەڵاتی جێبەجێکردن و حتا لە دەسەڵاتی قەزاش لە ڕابردوودا تەوان کەم نەبووە بەس فەرموو ئێمە سودمانی نەبینیوە حزب سودی لێبینیوە شخص سودی لێبینیوە ئێمە دەمانێت ئەمە ڕێخینەوە یعنی ئێمە یەکێک لە ئاواتەکانمان و ئامانجەکانمانەوەی بەڕاستی دەبێت ئەمە بگاتەوە سەر سرکەی خۆی ئەو کات بەڕاستی دەتوانین بڵێن ئێمە دەتوانین پەیوەندێکی دروست بە پاراستنی خصوصیەتی هەرێمی کوردستان و باشە پاراستنی بەرژەوەندیەکانی هەوڵەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق ئەنجام بدەین ئەو خصوصیەتی هەرێمی کوردستان کە ئێستا زۆر جار وەکو تۆمەتیش بۆ کۆمەڵی ئیسلامی دروست دەکرێت بەوەی کە ئێوە دەتانەوێت یەکپارچەیی خاچی عێراق بپارێزن و دەتانەوێت بە بەشداریکردنتان لەو هەڵبژاردنە کە زۆر جار تۆمەتێکی ناڕەوە کە لە نێوکەوانەیەکدا من بەڕێزەوە لەگەڵ جەنابەت باز دەکەم ئەوش عێراقچێتی ڕوبەڕووی ئێوە دەکرێتەوە ئێوە بەڕاست دەتانەوێت ئەو کیانە کە هەرێمی کوردستانە تێک بچێ و یەکپارچەی خاچی عێراق بپارێزن و جارێکی دیکە کورد بکەوێتەوە ژێر ڕەحمی حکومداری لە بەغدا و شیعە ئەو سوننا یان دەتانەوێت چی بکەن ڕوونە لاتان ئێمە جارێ لەگەڵ ئەوە دەین ئەم کیان و حکومەتی هەرێم کە هەمانە ئەم قوارێکە لە هەرێم هەمانە نەگەیان لێکەم بێتەوە ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوەی کە لێ زیاد بکرێ لەگەڵ ئەوەی کە دامەزراوتر بکرێ قایمتر ببێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە تەبەن ئێمە بین بە بڕیارێکی هەڵا ئەم هەرێمە هەراسکەین و بخینە سەرسازی عەلی یعنی مانای ئەوە ینی ئەگەر ئەمە گوتمە کاکە ئەم بڕیارە هەڵەیە تەبەن و فەرموو ئەنجامەکانیشی دەرکەوت یعنی ئێمە عێراقچێتیمان کردووە یان ویستمان ئەم هەرێمی کوردستان لە هێندێک بەڵاو گرفت پارێزراو بێ اینجا خۆ هەمومان دەڵێن کاکەیانی بێچێتیەوە بە پارتیەوە کە تا ئێستا ئیدارەی علاقات و سیاسەتیان کردووە لەگەڵ حکومەتی ناوەند هەموو دەڵێن کاکە بەپێی دەستور ئێمە ئامادەیمان هەیە گفتوگۆ بکەن لەگەڵ عێراق و لەگەڵ عێراق ڕێ بکەوین ئێدەی خۆ باش پەرلەمانتاریشی من کاتێک کە بچێت لە ئەنجومەنەرانی عێراقدا باسی دەستور ناکە ئەی کاکە پەرلەمانتارێک کە دەستنی عێراق سەرەتا سوێن ناخۆن کە یەک پارچەی عێراق دەپارێزن یخمەتا ینی تا دوێنێش کە ریفراندۆمیش کراوە دوای ریفراندۆمیش ینی حتا ئەوانەی کە سەرکردایەتی ریفراندۆمیشیان کردووە دوای ناگوت کاکە ریفراندۆمان بۆ سەر بەخۆی نەبووە هەر بۆ مامزاندا خۆ ئەم خەڵک میلەتە لەگەڵ قیادەی سیاسی خۆیەتی کە ریفراندۆم ئەنجامدا یا سمێنێک کە سەر بەخۆی ڕابگەێنێ ینی ئێمە شتێکی زیاترمان نەگوتوە بەڕاستی وەڵا ئێمە تا سەر ئێسقان لەگەڵ ئەوەی کە مافە دەستوری یاساکەین ئەم هەرێمی کوردستان بپارێزین و لێشی زیاد بکەین و لەگەڵ ئەوەشین کە ئێمە ئەگەر زمینە ساز بێ و گونجاو بێ بخوایمە لەگەڵ بەیانی دەوڵەتی کوردستان ڕابگەێنرێ
يعني اما نقصها اما 2014 کە خەڵک باسی بابەتی نەکردووە ئێمە پرۆژەمان هەیە بۆ دەوڵەتی کوردستان. باش ئەم تۆمەتە بۆ کۆمەڵی ئیسلامیکەوە خۆت دەڵێ لە ڕووی نەتەوەییشەوە دیارە ئێوە دەتانەوە بە چ ڕێڕەوێک بە چ شێوازێک و لە چ تەوقیتێک ئەم کارانەی کە لە پێشووتر بە بڕیاری کەسی و حیزبی بەم شێوەیە ئەنجام درا بکرێت. بەڵام ئەم تۆمەتە بووە کە لە ڕووی نەتەوەیە زۆر جار ڕوبەڕووی لایەنی ئیسلامی بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی دەکرێتەوە کە ئێوە لە ڕووی نەتەوەییەوە ئینتیماتان نییە بەوەی کە ئێوە باکتان بەنەتەوە نییە، یعنی ئەمە لە چی سەرچاوی گرتووە؟ ئێمە جارێ لەگەڵ ئەوەی کە هەر کەسەی لە موسسەکەی خۆی دەوری خۆی ببین بە پێی یاسا و پرەنسیپ و تعلیماتی موسسەیە پەرلەمانتارە وەزیرە باشم لە حکومەتی هەرێمی کوردستان وەزیر بووم بە پێی ئەو یاسا و ڕێسا و تعلیماتانێکی من ئیدارەی وەزارەتم کردووە بۆ ینی تۆمەتی چ دروست بکرێت بۆ من فەرزەن ینی نابێ مەسەلا ینی کوردایەتیم کرد بێ عێراقچێتیم کرد بێ بە پێی یاسا و دەستور بە پێی یاسا و تعلیماتانە بووە. کاکەوەی کە بۆ کۆمەڵی ئیسلامی دەگوترێ هەر ئەوەیە بەڕاستی کە چای پێی هەڵنایە دەنا ئێستا دەرفەت نییە دەنا ئێستا بۆ بازەکەم کە مووقیفە نیشتیمانی و نەتەوەیەکانی کۆمەڵی ئیسلامی تەبان لە هەموو مەحفەلەکاندا ئەگەر لە پێش یەکێتی و پارتی و حیزبەکانی کەنەوە بەخوا قەت لە دوایان نەبووە. ینی باشە نیشتیمانیەتەوە یانی چی؟ ئێمە وەزارەتێک مەمە دەستەوە بووە کە تەمان برایەکانی کەشم مامۆستا عەبدوڕەحمانیش و مامۆستا محەممەد ئەحمەدیش باماشێ و پەرلەمانتار و ئەنجومەنی پارێزگا و قامێک و بەڕێوەبەرێکی گشتی مدیر ناحیەیەکیش و ئەوانەی بەغداش و بەڕاستی هەڵوێستی سیاسەکە هەموو کۆکەوە تەبان ئێمە شتێکی بێتە بەس من دوو نمونەی سادە بۆ بێنەوە. باش ئێمە کێشەمان وەکو وەزارە دەڵێم ینی کە خۆشم وەزیری وەزارەتە بیمە کێشەم لەگەڵ ئێران هەبووە لەسەر چی بووە؟ لەسەر بەرژەوەندی ئەم خەڵک میلەتەی بووە. سێوی سووری گەنی و خراپیان دەنار قەدەغەم کردتەمەن ئێران پێی ناڕەحەت بوو. ینی ئەوە کوردایەتی نییە ئەوە مسلمانەتی نییە ئەوە نیشتیمان و نەتەوە دۆستی نییە لەگەڵ تووشە لەسەر چی تێکگیران نیمە لەگەڵ عێراق ئەو عێراق لەگەڵ چی دێت ئەمە وەفدێکی بینی وەفدێک چین بۆ بەغدا ئێمە لەوێن هێندێ قسەمان کرد کە لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی بەرین کشتتوکاڵی ئێوەن دەرکۆبوونی کە هەموو بەرگشتەکانیشان لێوێن دەربوو هێندێ قسە کرد هەنی بابەت هاتە پێش ئەوانی کە لەگەڵم دابدایان کاکە توندی وەڵا ڕەنگە لێ نەگەن ئێمە بگەڕێنەوە کوردستان لەوێ ینی هەر شتێکی سادا کۆنگرێک ڕۆژنامەگەریان ساز کرد کە ئەم سێسوار وەزیری ئێمە و ئێوان کۆبوونەوە قسە بکەین ئەو تەماشام کرد بڵێن دیوارێک وۆڵێک تەنها نەخشەی عێراق و ئاڵایەکی عێراقی لێ بوو ئەیگوتم کاکە کوا بۆ ئاڵایەکی کوردستانیش لێ نییە گوتیان پێویست ناکە و شتێکی پرۆتۆکۆلی هەروە گوتم نا ئەمە هەرێمی کوردستانی و ئاڵایەکی خۆشمان لێ دابنێتە سقەیدیانی وتیان نابێ و دەبێ وتم کاکە دابێ لێ قسە ناکەن وەڵا هەموو ڕاگەیان هاتن لە دیوارێکی سپی و تەخت قسەمان کرد ئەوانە ڕەفیقیانی خۆمان دەیان کاکە وەڵای پێویست ناکە کاکە خەرمەوە نابێ و یعنی نازانم یعنی بۆچی کوردایەتمان پێ بفرۆشرێ یەکەم جار ئێمە بەڕاستی کە چوینە تورکیا یەکەم جار خوا دەزانێت تەبەن ڕەنگە کاتژی عەلامیش بڵاوی کردووە تەبەن بەخوا یەکەم جار تەبەن ئەمن داوام کرد لە وەزیری کشتتوکاڵی تورکی وتم کاکە ئێمەش عەلەمیش خۆمان لەسەر ئەم مێزدادەنی تەبەن بەحای دانەنرا تەبەن گوتی ئەخ نازانم عەلەمی عێراق جانم گوتم عەلەمی عێراق جانم منعەتمانی مەش ئێستا پارچەیەکی عێراق عەلەمێکی عێراقی لێ بدان یەکی تورکیا لێ بدانە ئیمەش ناوەندی دانرا هەرێمی کوردستان دوای 2 ساڵ خەڵکیش کەس مەسەن عەلەمیانەوە کە تەبەن کردیانە هەڵا هەرایەک وەک بڵێ دەوڵەتی کوردیان دامەزان بێ کاکە بۆ نیشتیمان پەروەری نییە عەلەمی خۆم خۆش بێ دیفاع لە میلەتی خۆم بکەم دیفاع لە خاکی خۆم بکەم شەڕی لەسەر بکەم لەسەر زوتیارێک شەڕ بکەم وەڵای زانیتم بە وەزیری کشتتوکاڵی ئێران گوزارەشی تەبەن هێندێک زوتیاری ئێمە ویستوان هێندێک بەرهەمێن هەبووی بەنی ئێران لێ نەگەڕابوون گوتم بەرەز حوزەتی ئێوە سەدەها کاڵا و بەرومتان هەیە لەو هەرێمی کوردستانی دەفرۆشرێ ساڵانە چەند ملیار قازانستان هەیە لە هەرێمی کوردستان دەیبەنەوە بازارێکی گەرمی ئێوەیە بۆ ساخنی بەرهەمەکانتان دوو زوتیاری فەقیر ئێمە تەمەن دوو کاڵەیە بە ڕەنگە چەند تەنێکی کەمیش بوو بێ خۆمە هاوردەمان کەمە گوتم هێناوێن تەمەن لێ نەگەڕاون گوتی ئەخە ئێمە بە خود کەفایی گەیشتین گوتم دە وەڵڵاهی ئەمەش لە زۆربەی شتەکان کەس نابدەین بە خود کەفایی گەیشتم دەباشە ئەمەش هەستی بە خود کەفایی گەیشتم ئیزناب مەنع دەکەم لێ ناگەنم و دەری ناگەنم ئەوەی کەمە پێی گەیشت لێ ناگەم میتوو بێ بەس ئێمە دەن کاکە خۆشمان هەیە و ئێرانیش هەیە و تورکیش هەیە و ئەوروپاش دێ کاکە بازارە خەڵکی پێخۆشە شتی تورکی دەکرێت بەرهەمی ئێرانی دەکرێت بەرهەمی خۆماڵی دەکرێت کەفی خۆیەتی گرنگ من هەنداوە کە بەرهەمی خۆماڵی گرنگترە و پێویستە و تەندروستتر و باشتر بابی کرێت با دوو فەلاحی فەقیر و مەقازانس بکە
گوتی ئاوا گوتم دەی گوتم بەڵاگەر ئەوە نەبێ میژە ناگەڕێ بە مدیر مەکتەبەکەی گوت کاکە بنووسە ئەو هەر کەسێک هات لە کوردستان بەرهەمی کوشتکاری هەبێ بەپێی ڕێنمای تەندروستیەکان ئیجازەیان پێ بدەن. ئەی کاکە باشە ئەمە کوردایەت نەبێت چییە؟ نیشتیمان دۆستی و میلەت دۆستی نەبێ ئەمە چێتەبان جا ئەم دەتوانم کەمێک باسی ئەوی خۆم کەوتەمان برایەکان و هاوڕێکانی کەشمان لە سێکتەرەکان کە بەخوا لە منیان زیاتر کردو برای بەڕێزم. یعنی زار لە هەڵوێستەکانی تریش دەبان هەڵوێستی سیاسی هاتە پێشێ زۆر جار ئەم وڵاتانە پێیان قبول نەکراوە تەحمولیان نەکردووە گلەیان کردووە کۆمەڵی ئیسلامی گوێ نەداوەتێ مادام بە مەبدەئی زانی بێ ئەم هەڵوێستە قەنەعەتی پێی ببێت لە قازانجی ئەم خەڵک و میلەت وڵاتی خۆمانە و میتوانێ ئاوا قازانج دەکەین و ئەمە بەڕاستی ڕێ ڕاستەکەیە ئەمە ئێمە جیمان نەداوەتێ یعنی ئەم پێم وایە چاپی هەڵنەهاتنە. باشە هەندێک بڕیاری وەکو کۆمەڵ بەگشتی دەرێن بڕیاری حیزبی کە دەتان توانی بە بڕیارێک بەلایەکدا بشتێنەوە قازانجی زیاتر و دەستکەوتی زیاتر بۆ کەسی و بۆ حیزبی زیاتر بەدەست بێنن بەڵام ڕوون و ئاشکرایە کە ئێوە هەندێک بڕیارتاندا و تووشی ئاستەنگ بوون و قورسایی زیاد لە پێویست هاتە بەردەمتان بەڵام بڕیارە دروستەکانتاندا لە پێناو هاوڵاتیان دەمەوێت بزانم ئەمەتان بۆ کرد و ئێستا داوای چی دەکەن لە هاوڵاتیان کە زۆرێک لە بڕیارەکانتان لە بەرژەوەندی هاوڵاتیان شکاوە؟ وڵی ئێمە ئەومان بە ئەرکی سەرشتانی خۆمانمان زانیوە بە ئەرکێکی شەرعیمان زانی بە ئەرکێکی نەتەوەیمان زانیوە پێمان وابە دەبێت ئاوا خزمەتی ئەم خەڵک وڵاتی خۆمان بکرێت و فعلا ئێمە جاری وا هەبووە زیانمان لە خەڵکی خۆمانمان داوە ئەمن پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ینی ئەم خودی ڕابردوو 2012 بوو 13 بوو یان ماجی 9 ئەوانە بوو پێش پەرلەمان هەڵبژێدرێ طبعا کۆبنەیەک هەبوو لە سەرۆکایەتی هەرێم ئەو کاتە کۆمەڵی ئیسلامیش بانکێش حەزنامی مەسعەلی باپیر و مەکتەبی سیاسی دانیشتین کە ئایا کۆمەڵ بەشداری بکە بەشداری نەکە پەیوەندی بە هەندێک بابەتی پەیوەندیەکانی ئێرە و بەغداوە هەندێکی ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەبوو ئێمە مەکتەبی سیاسی بەرای دەکە ئێمە بەشداری ناکەین ئەو کاتی بام عەرزکەم ئەو کاتی من مەلەفی پێشمەرگەدەینەکان لابوو نزیکی 1000 کەس بە پێی یاسای 2007 پەرلەمانی کوردستان یاسای خانشنی پێشمەرگەی دێرین چ بە خزمەت چ بە تەمەن ئێمەش کە پێشمەرگەیەکی زۆرمان هەبوو کە ینی حەقی خۆیان بووە بە پێی ئەم یاسای خانشین بکرێن و هەموو ڕێکارەکانی یاسایی و پێی تعلیماتی تاوامان کردبوو بەس ئاخر موافقە مابوو وتم کاکە بەس برایانی مەکتەبی سیاسی بزان ئەمە هەیە ئەم دەزانم ئەمە نەکرێ ئەم بەشداری ئەم کۆمەڵە نەکرێ ئەمەش ناکرێ ئەوە تەبیعەتی و حیزب و حکومەت و شتانی خۆمان دەناسی وتم وەڵا کاکەم ئەو هەڵوێستە بە هەڵوێست خۆمان دەزانین و ناچی بۆمان نەکرا فعلا يعني اما يعني خو اگر خو يعني ئێستا خۆ کەس بەبیری نەماوە ئەوە ئێستا بەبیری خەڵکی دێنمەوە خەڵک بەبیری نەماوە ئەمە بوو ئەمە ڕووی داوە بەخوا کاش وڵڵاهی کاک مامۆستا محەممەد لەبەر حەقد و غەرەزی شەخسیش نەبوو کەس غەرەزی شەخسیمان لە بەرامبەر پارتی هەیە بەرامبەر یەکەتیمان هەیە تێمەینتان لەسەر سیاسەتی تێمەین لەسەر سیاسەت يعني ئەسڵەن بەڕاستی يعني قەزیش شەخص و حەقد و غەرەز و شتی نەفسی و شەخسیمان نیە بەخۆ وڵڵاهی کاچ خۆم هەمیشە گوتمانە کاکە چێ کاری باش بکەمە دەستخۆشی دەکەین پرگیری دەکەین ئەکاکە بۆ بەرزاری حکومەتمان کردی ئێمە ئەی بۆمانە بکەمە خزمەت بکەین و باری خوار ڕاستکەینەوە چی پێمان بکرێت خزمەتی ئەم خەڵک و وڵات ئەم حکومەتەش بکەین کە پارتیەکەی بەڕەوەی دەبا ئەی بۆ چی بە کاکە ئەی بۆ لە پەرلەمان بەشدارین ئێمە ئەی بۆ لە سێکتەرەکانی کە ئێستا ئێمە مدیر ناحیەمان هەیە و قایمقاممان هەیە و بەڕێوەبەری گشتیمان هەیە بۆچی نەوەڵا ئێمە بەس مەیە تەمان ئێمە ئەوە ڕاستە جەناب دەفەرمووی بەڵام لەولاشەوە ڕاستە ئێمە چاوەڕوانی ئەوەش دەکەین ینی بەڵێ ئێمە هەڵوێستمان خزمەتمان کارمان بۆ خەڵکە و بۆ ئەم وڵاتی خۆمان و مەش بەشێکی لەم خەڵک وڵاتی خۆمان و پێما خۆش وڵاتمان ئاوادان بێ ئارام بێ ئاسایش بێ خەڵک خۆشبەخت بێ بەختەوەر بێ چی پێشمان بکرێت بۆ ئەم ئەوەی کە باسمان کرد ئەنجامی دەین بە ئەرکیشی دەزانین بەڵام بەڕاستی چاوەڕوانیش دەکەین کە لە بەرامبەردا خەڵک هەڵوێستیشی هەبێ یعنی ئەگەر ئەم سیاسەت و هەڵوێست و ئەم خزمەتانی کە خەڵکی کۆمەڵی ئیسلامی کردوێتی بەدڵیانە و پێیان باشە پێویستە پشتگیری زیاتریان بکەن بۆی زیاتری بکەین ئێ خۆ ناکرێت مامۆستا محەممەد یعنی بۆ نمونە 6 پەرلەمانتار هەیە ئێمە 3 پەرلەمانتارمان هەیە 5مان هەیە کاکە 10مان هەیە بەڵام 50 ئیمە نییە دەکرێت بەقەدەر ئەو 50 کە هەیە دەکرێت بەقەدەر ئەو 50 چاوەڕێن لە دەیەکەم بکەی
یخۆ ناکرێوانە ناکرێت چاوەڕوانی زۆر لەوە زیاتر بێ کات و کاتی خۆ متمانە پژگیریمت کردووە. ئێمە ینی هەمیشە بەڵێنمان داوە دەڵێن کاکە ئەگەر بەقەدەر سێ پەرلەمانتار ئێوە پژگیری ئێمەتان کردووە ئێمەش لەخوا بەزات بێ سوپاسی ئەو برایان دەکەین یاخۆ خوالیان قبول کا و دامەزراوتر و باشتریان کە ئەگەر دوو بەرابەر سێ بەرابەرکەوە ئەرچیانە و پێویست بووە خزمەتیان نەکرد بێ کاکە خەڵ باگلێمان لێ بکە بەقەدەر ئەوەندەی کە پژگیریمان دەکرێت و متمانمان پێ دەدرێ ئێمەش دڵنیایی دەدەن کە ئینشاڵڵا خزمەتی زیاتر و هەڵوێستی زیاتر و دڵسۆزی زیاتر بنوێنین. باشە ئێوە بە حکمی ئەوەی کە سەرپەرشتی هەڵمەتی هەڵبژاردننی دهۆشیش دەکەن و سەردانی ئەو دەڤەرەتان کرد ئەم دەڤەرە بەوە ناسراوە کە حیزبێک لەوێ حکومداری دەکات و بەوە ناسراوە کە یعنی دەنجی لایەنەکانی دیکەی لێکەمە من دەمەوێ ئەم جارە لەم هەڵبژاردنەکە کۆمەڵ قورسایی زیاتر لەوێ و ئێوە زیاتر بێدەم ئەم دەڤەرەوە چوون و کاندیدێکی بەهێزتان لەم دەڤەرە داناوە هەر کۆی سەردانەکە و پێشوازی خەڵک و ئەوەی لە دەمی خەڵک جێویست بووی چ بووە و ئومێدی چتان هەیە خۆی بەنی هەڵوێستەکانی کۆمەڵ و سیاسەتی کۆمەڵ و ئەخلاق و ئادابی کۆمەڵی ئیسلامی و ئیشاءالله ینی تەزکی خۆمان ناکەین موسڵمانەتی و بڕە دینداری کە هەمانە و خزمەت و کارەکانی کۆمەڵی ئیسلامی حەقەتەن کاریگەری گەورە لەسەر هاوڵاتیانی دەڤەری دهۆک و بادنیان دانا بەگشتی ئێمە لەو سەفەرێکە لەگەڵ کۆمەڵێک لەو برا خۆشەویستانی سەرکردایەتی چون بەڕاستی ئێمە چاک نەک هەر هەستمان پێکرد چاک بینیمان لە پێشوازیکردنی خەڵکی کە سەردانمان کردوون ینی پێشوازیکردم و ینی بە بڕاب کە ئەوان لە ئێمە گەرمتر بوو و لە هەمان کاتدا حقەتەن کە ئێمە بینیمانیانی وێڕای ئەوەی کە باسم کردیانی ئەوانەی کۆمەڵی ئیسلامی جێگەی دەستخۆشی و دڵخۆشی خەڵک بووە ئەوانەی ئێمەش لەوێ ئەندامانمان کادیرانمان دڵسۆزانمان لەوێ حقەتەن بەنی بەڕاستی زۆر پیاوانە زۆر مەردانە زۆر بە جورئەتەوە زۆر بە هەڵوێستەوە هاتوونەتە پێش ینی حەقی هەموو پشتگیری دەستخۆشییان هەیە بەڕاستیانی و ئەو ڕێچکەیە شکێنراوە و ئێستا بەڕاستی ینی کۆمەڵی ئیسلامی لەوێندە دەنگێکی زوڵاڵە و خەڵشێکی باش پشتگیری دەکات ینی ئومێدم هەیە کە ئینشاڵڵا فراوانتر بێ و پشتگیریەکان متمانەکان ئینشاڵڵا زیاتر بێ و ئێمەش بڕیارمان داوە بەڕاستی ینی ئەم لێ عەرزم گوت مەڵای کاکە تا خوشک برانمان لێران تەمەن ئاوا بە جورئەت بن ئاوا بە هەڵوێست بن و ئاوا خەبات بکەن و دامەزراو بن و خوانە خواست لەوان پاشەکشە نەکەن ئاوا وڵای ئەمەش پشتگیر دەبین و بە هەموو شێوەیەک پاڵپشتیان دەکەین لە خزمەتیان دەبین. باش یەک شت هەیە کە زۆر جار دەگوترێت لەسەر کۆمەڵی ئیسلامی بەتایبەت لەو دەڤەرەکە ئەوەی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدا دەنگەکانی دەفەوتێ و دەچێتە گیرفانی حکومدار و دەسەڵاتداری ئەو حیزبێک کە لەوێ هەیە جارێ دەنگی کەس نافەوتێ هەر کەس دەنگی خۆی هەیە تەبان و هەر کەسیش لیستێک و ینی قوارەیەک هەیە کە دڵی پێی خۆش و دەنگی پێدەدا دەنگی کەس نافەوتێ 12 پەرلەمانتار لێ هەڵدەبژێت تەبان 11 یەکیش کۆتایە هەر ئەو 12 هەڵدەبژێدرێ ینی 12 کەس لێوێ دەنگ بدە هەر ئەو 12ەیە 200,000 کەسیش دەنگ بدا 500,000 کەس دەنگ بدا هەر ئەوەندەیە خۆی دەنگ نافەوتێ دەنگ بەزایان ناچێت. ئێمە مەبەستم کۆمەڵی ئیسلامی و لیستی خۆمانە و بەرنامەی خۆمانمان هەیە ئەو خەڵکی کە پشتگیری کۆمەڵی ئیسلامی دەکات بە حەقی دەزانێ و بە پێویستی دەزانێت کە بە واجبی دەزانێت کە پشتگیری ئەم لیستە بکە حەقیش ئەگەر بە تەنهاش بدەبێت وەر پشتگیری بکەیت و بەزایاش نەچووە و بەڕاستی ئەو دەنگە بەزایە چووە کە پشتگیری ناحەق بکە پشتگیری ستەم بکە پشتگیری زوڵم بکە بەخوا ئەو بەزایە چووە ئەو خەسار بووە ئەوەی تر کابرا کە لیستەکەی خۆی بە حەقزانی بێ بەرنامەکەی بە حەقزانی بێ کاکە بۆ بەزایە دەست ینی بەزایە چوون ینی چی ئەسڵەن ئەوەی تر بەڕاستی بە هەر بیانێک بڕوا بکە بە نەزەری ئێمە بە هەر بیانێک تەبانین دەنگ بە لیستێکی کە بدە دەنگ بە قوارێکی کە بدە کە قەنەعەتی پێی نەبێ یا مەسەلەن ئەوە دنیا دەزانێت مەسەلەن بوون بێ هەڵوێست بووە یا مەسەلەن گەندەڵ بووە یا مەسەلەن لەگەڵ گەندەڵکاران بووە ئەو دەنگە بەزایە دەچێت و ئەوە بەڕاستی خەسار بووە ئاسان ئەوە خیانەتی گەورەیە ئەوە زوڵمەکە ئینسان دەیکا چونکە کاکە بە پێی ئاەتی خوش بێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار کاکە هەر لە زاڵمان نزیک ببنەوە نەوەک تووشی سزا و ئاگر بن کاکە تو دەی پشتگیری دەکەی نەک لێ نزیک دەبیەوە پشتگیری دەکەی متمانی پێ دەدەی توخوا ئەم دەنگە زایە بۆ خەسار بووە یا زەرەری کردویان ئەو دەنگە کە لیستێک
قوارێک بە حەق دەزانێ بۆ هەڵوێستەکانی بە حەق دەزانێ و بە دڵسۆزی دەزانێ بە خەمخۆری دەزانێت دەنجی پێ بدا پژیری بکە. باشە من کاتم کەمەوە دوا دەرفەت وەکو پەیام بۆ جەنابەت بۆ هاوڵاتیان جێ دڵم لەگەڵ تێکەڵی ئەم پرسیارەی کە کۆمەڵی ئیسلامی دەیەوێ شێوازی حکومداری لە هەرێمی کوردستان و لە بەغدا بەرەو شێ بڕواوە بچە ئاراستەیەک بێت. وەڵای ئێمە دەمانەوێ ئەم وڵاتە جارە پێش هەموو شت لە ئەختەبوتی حزب و شەخص ڕزگاری بێ. ینی کاکە بە حزبی منیشەوە ئەگەر ئێمە ینی حکومەتمان تێکداوە پەرلەمانمان تێکداوە مؤسساتمان نێهێشتووە تەدەخولی قەزا دەکەین تەدەخولی گسکە گەوری ئەم وڵاتە دەکەین. ئێمە دەمانێ بەڕاستی یەکەم شت بەڕاستی ئەم وڵاتە کەی دەبێتە وڵات و عێراقیش بەگشتی بەڕاستی و عێراقیش وەزی خۆر زۆر لێر باشتر نییە. ئەم وڵاتە کەی دەبێتە وڵات یعنی وەختێک کە ئەم مؤسساتانە یا پرەنسیپ و مەبدەئەکانی ینی حکومڕانێکی تەندروست پێڕەوکرا دەستی خۆی دەمێنێتەوە لە ئەوە کە مؤسساتەکان بەپێی ئەو پرەنسیپانەکەی بەڕێوە بدرێت. پەرلەمان بێفعلەن و کاری خۆی بکە لە یاسەدانان و پسندکردنی بودجە و چاودێریکردنی حکومەت و محاسبەکردنیشی. حتا ئەس لەم وڵاتی کاکە دوو وەزیر محاسبە کراوە، دوو وەزیر لە کارەکەی لابراوە لە بەرێکە لە مەوسم هەر لە 27 ساڵی ڕابردوودا تا ئێستا دوو وەزیر ینی ئیقالی پێکراوە ئیستیقالی پێکراوە. مەبەستم چی ینی ئەم مؤسسەیە کاکە مؤسسەیەکە گرنگە کە حکومەت توانێت حکومەتایەتی خۆی بەتەواوی بکە حزب لێ بگەڕێ حکومەتایەتی خۆی بکە لێ نەگەڕاو کاکە خۆ کاکە ینی ئەگەر کێشەی بۆ مش دروست نەکرێت کاکە ئەو حیزبێک کە دەسەڵاتدار بۆ بەشەکەی خۆی دروستی کردووە من ئاگادارم ینی حکومەتایەتی ئەوە ناکرێت ینی حکومەت ئاگەرێنە بە پێکهاتەیەکی گەورە ناو حکومەت دەربکرێ قەزا ینی قەزا ئاوا دەکرێت قەزای زانیانی چی قەزا بەڕای من ینی زۆر باس حکومەت و پەرلەمان دەکرێت بەڕای من قەزا ئەگەر ئەرچی خۆی بکات لە چەسپان و جێبەجێکردنی یاسا بە یەکسانی بەسەر هەموو لایەکدا ئەمنێت و ئاسایش زۆر پێدا دەبێت کاکە خەڵک لەوە دڵنیادەبن ئەو کاتەی لە وڵاتی خۆیدا دەنیشێ خۆشی دێ بەس ناڵە کاکە ئەم وڵاتە پاشەگەردان نییە کەس بە کەس نییە بێخاوەنە چێ دەسەڵاتی هەبێ ئەوی کە دەسەسوێنێت و زومی دەکا و غەری دەکا و دەری دەکا و ماڵی دەخوا و حەقی پێنادا. ئێمە دەمانێت بەڕاستی ئەمە ینی ئەم وڵاتە بێتە وڵات. هاوڵاتیان وڵای دەری نازم دڵی زۆر بە پەرەی مەسە محەممەد ئەم بەفەلە نیوە یاری بەشن و ڕیال مەدرید بە پەلەی وڵای کاشم ئێمە کە باسی ئەوە کراکە ئێمە بەنی دەمانێت لە وڵاتی ئێمە ئەم دوو ئامان زەمان بەلاو زۆر گرنگە تەبان ینی دابینکردنی ئاسایش و دابینکردنی نانواتە نان و ئازادی بۆ خەڵک ئەوە کە لە چەند دەقی قورئان و سنت و سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەزەقی لە ژیانی خۆیدا پێڕەوی کردووە کە خەڵک ئازاد بێ و خەڵک تێر بێ ینی ئەو ئامانجی ئێمە بەڕاستی بەو بۆکو باسم کرد لە ڕێگەی ئەو مؤسساتانەی کە ینی کە حکومڕانێکی تەندروست پیادەی دەکاوە لە وڵاتدا ینی دەبینرێ و ئەنجام دەدرێ. ئێمە ئەو ئامانجمانە بەڕاستی خزمەتی ئەو خەڵکە بکرێتەوە ئەو خەڵکە زوڵمی زۆر بینی ئەو خەڵکە دەردی سەری بینیوە ئاوارەی بینیوە ناڕەحەتی بینیوە کاکە شەهیدی زۆر داوە ئەنفعلی زۆر داوە تەبان گوندی چەند جار سوتێنراوە. ئێستا بەڕاستی ینی وەڵی بە قورئان ینی ئەگەر هاوڵاتی وڵاتانی کە دەبینی ینی تەواو بەزەیت بۆ ئەم هاوڵاتی خۆمان داێتەوە کە مافە نەک یاسایەکانی نییە مافی ئاسایی نیە ئاسایی مافێکی ئاسایی کابرا کارەبای هەبێ مافێکی ئاسایی کابرا ئاوی هەبێ مافێک ئاسایی کە ئەگە منداڵەکەی نەخۆش بوو دەرمانی بەلاشەوێت لە حکومەت بخوا بۆ ئینتخابات ناڵێم بڕۆ لە وڵاتانە کە کابرا نانیە بخۆن جاری وایە لە پۆڵندا و لیتوانیا و ئۆکرانی کاکە وڵاتی فەقیرن دەخلیان ڕەنگە ماگانە $200 $150 بێ بەس ئەم مافە ئاساییانە هەیە کارەبا هەیە ئاو هەیە خستەخانە هەیە ڕێگابان هەیە یعنی ئێمە بەڕاستی ئێمە دەمانێت ئەم هاوڵاتی ئێمە بەختەوەر بێ سەرفراز بێ خۆشبەخت بێ و هیوادارم بەڕاستی هاوڵاتیانیش دیارە بەرەو ینی کۆتایی ڕۆژەکانی بانگەشە دەچین بەرەو دەنگدان دەچین من هیوادارم ئینشاڵڵا هاوڵاتیان گەرم و گۆڕ بن حەقەتەن و لەمڕۆوە بێ هەڵوێست نەبن و نەکەن بە هیچ پروپاگەندەیەک و بە هیچ قسەیەک خوا نەخواسە کە بۆ چاواشەکاری و هەڵخەڵەتاندن دەکرێت بڕوا بکەن لەوەی کە نەچن بۆ دەنگدان لەوەی کە واقع ناگۆڕ لەوەی کە مەسەن هەروە دەمێنێتەوە تەبان وڵا واقع هەروە دەمێنێتەوە ناگۆڕی خەڵک بێ هەڵوێست بێ ئێستا
ئیشەکە کەوتۆتە بەردەستی خەڵکی تا دوێنێ ئەوە تو نوێنەران هەڵبژاردووە بەرپرسەکانی خۆت دیاری کردووە تەوان دەسەڵات نەبوو هەر دەبوو ئەوانە بێ ئێستا دەرفەت پێدراوە کە دەتوانانی متمانەیان لێوە بگری و خەڵکە دیاری بکەیت پیوادارین بەڕاستی خەڵک بە هەڵوێز بێ و گەرم و گوڕیش بێ و چاوی لە دواڕۆژێکی گەشت بێ و چاوی لە دواڕۆژی پڕبەختەوەری و کامەرانی وامنێت و ئاسایش بێ لە وڵاتی خۆمان. زۆر بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی سەرپەرشتیاری هەڵمەتی هەڵبژاردنەکانی کۆمەڵ ئیسلامی لە هەردوو بازنەی هەولێر و دۆک سوپاس کە میوانوەڕیشتان دەستان خۆش سوپاس بۆ هاوکارانم تا بەردامێشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.